لەو خانەوادانەی کە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە ئەنجامی نەقمبوونی بەلەمێکە لە دەریای ئیجەقیکاون ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە ئەنجامی نەقمبوونی بەلەمێکە کە 105 کەسی تێدا بوو نزیکی 10 کەس گیانیان لەدەستداوە کە 3 کەسیان ئەندامی خانەوادەی ماڵێکن کە کاگیاسین یەکێکە لەو کەسانە کاگیاسین ئەگەر عەزێنەوەی فەرێ بۆ ئێرە ئەم کاتەوە باش ئەمێ باسی ئەوە بۆکەی ئێوە کە سوکانتان کە 3 کەس لە خانەوادەکەتان یان دەدا ئەمە باسی ئێوە بۆکی ئەوان چۆن بوو ڕۆشتن وڵا ئەوان خۆیان 6 نەفەر بوون 3 مناڵ لەگەڵ 2 ئافرەتەوە لەگەڵ پیاوەکەیە مناڵێکیانە بوو مناڵەکە نقصان بوو ئیتر هەمان لە مێشیانە بوو کە بڕۆن کاتێککە زانیمان ئێمەکە بە تەمان ئیلا هەرە بێ بڕۆن زۆر ڕۆشتم گەڵ مناڵەکانمە براکانمان ڕۆشتم زۆر جام لیان کردم کچم مامۆستا مەڕۆن خێزانەکەشی مامۆستا بوو خۆشیێر مامۆستا بوو مەڕۆن کاکە ئەمە ڕێگای هاتوون هاتە ئەم ڕێگایەکە زۆر زەحمەت هاچی قاچاقچێت درۆتان گەڵات قەت قسەی ڕاستان پێ ناوێت ئەم پاپۆرە بچووکانە یەختێ بچووکە خۆی حەقی 25 نەفەر ئەمانە 105 نەفەران لێداوە کاتێکە بڕیارە وتی خاڵۆ ئێمە ئەگەر بزانین وتم وەڵڵاوە بیللەهی ئەمرن تۆ ئێستا یەکێکتان نەخۆشە 6 کەس ئەڕۆن ئەم 5 کەسێکی دە قوربانە و نەخۆشە ئەڕۆن کات وتی هەر ئەڕۆین بدەی لە ملمان بانکوژێر وتم ڕجاتان لێکە مەڕۆن ساڵەتر هاوین ڕێگایە بدۆزنەوە ڕێگایە ڕێکوپێک بێ بە تایارە بێ حتا پێیسان بە یارمەتی پارەی منش بوو چەندێک بوو منەتان دەمێ بەس من ڕێگایە مەڕۆن ئەمە ڕێگای مەرگە وتی خاڵ هەر ئەڕۆی کە ڕۆشتن 2 ڕۆژ پێشەوە ئێمە چوان ێواری بۆ بانی ئەڕۆشتن بانی ڕۆشتنی هەمومان لێ دەگەرانە پێشوازی مالیان کرد وتیان هەر ئەڕۆین و هەر ئەڕۆی ڕۆشتن چ ڕۆژ دەوێ بوون ئەو سعاتێک کە ئەو ڕۆژەی ئێواری پێنجشەمە بوو ئاشتیان کاکاتە دایک مناڵە نوقسانەکە ئەو زیاتر تەلەفۆنێکی لەگەڵمان ناکرد قسەمان کرد لەگەڵ یاوتی خاڵۆژن لەگەڵ خێزانەکەی منە پێوت خاڵۆژن چون خۆمان بامانە مناڵی هەتیون باوچیان شەید بوو لەنەوەتیەکە هەر لای من بوو هەتا گەورەم کرد هەتا دامەش و کوڕەکەش هەر میمزای خۆمە وتی خاڵۆژ وتم من وتمی دێدەم با نەگەڵا قسەکەم وتم کچم سەرچی چ نەبووە چی مەسرفتان کرد من دەتان دەمێ بەس بگەڕێنەوە وتی خاڵۆ بەس ئەم قسەیەمەکە وتم ئەخنچێن وەڵڵا ئەخنچێن ئەمانە درۆتان لەگەڵاکە وتی خاڵۆ هەر ئەڕۆی ئیتر دەگەڵیانە خوا حافیسیمان کردووە چی وەسیەت بوو کردی و دوای هەمووی 2 سعاتی تر دەنگمان نەمازانیمان ڕۆشتون ئیتر بۆ ئێواری پێنجشەم ئەم پێنجشەمەی ڕابردووە لێەوە تەلەفۆنیان کرد هەر ناو یەختەکە و تەلەفۆنیان گوتی ئەوە لێمان قەوماوە و هەر ئەو شوێنە من لەگەڵ کاروانە قسەم کرد کوڕەکە وتی خاڵۆ وەڵا خێزانەکەم و مناڵە نوقسانەکە و کە عەزیماکە کە خوشک منە کاکاتە خەسووی ئەو وتی هەرچێکیان مردوون مناڵەکەەوە لە بەردەم دەسمانەیە 2 مناڵم ڕزگار کردووە 11 نەفەرتیان مردووە ئەوانێشان لە تەرمەکانیان ناو باخێرەکە ئەو باخێرەکە لە پێش چاومانە نقم بووە ئیتر ئەو شەوە تا بانیمانەوە بۆ بانی شورتەی یۆنان هاتن تەرمەکانیان دەرکرد بردیان ئیتر ئێستا ئەمە بە تەلەفۆن لەگەڵیانە قساکەین لەگەڵ کاروانە قساکەین تەرمەکانیان لە توب عەدلیە لەوێ ئیجرئاتەکەن ئەوە سەر ساڵشە نەختی ئیجرئاتی زەحمەتە داوە لە حکومەتی یاریمی کوردستان ئەکەین ئێمە سعاتێ بەلێستا قسەمان کرد لەگەڵ کاروانە هەتا ئێستاکە کەس تەداخلی نەکردەوە بە نسبەت هەم حکومەتی عێراقیەوە هەم حکومەتی هەرێمی کوردستانەوە هەرچەند ئێمە لە شاری کەرکوچین عایدی حکومەتی عێراقین و هەرێمی کوردستانین بەڵام ئەم شارە لە 160 کوردە زیاتر ئێمە پەنا بۆ هەرێمی کوردستانە بین داوە لە بەڕێز مەسئولینەکەم کاک سەفین دزەیە کە مەسئولی علاقاتی تورکیا بەسکەم تەداخل بکات ئەو تەرمانە بێننەوە ئێستا ئەو تەرمانە کشی هەمووی ناسراوەتەوە هیچی تێک نەچووە هەمووەکو خۆی وایە هەمووی ناسراوەتەوە بەشکەم تەرمەکانمان بۆ بێننەوە بە ڕێگای خۆیانە سوپاسیان شەکەین سپاس دەکەین بەڵێ ئەمەی بینیتان بۆچوون یان نوێترین زانیاری بوو لەبارەی ئەو 3 کەسێک کە لە دەریای ئیجە لە ئەنجامی بەلەمێک کاکابوون منەمە زانیاری زیاتر لە خەمەڕوو کاتێک پێش ئەم ڕاستەخۆیە کە لەگەڵ کەسوکاری قوربانەکانە قسەمان کرد ئەمان باسییان لەو کرد کە ئەم ڕووداوە ئەم کەشتیە 6 ئەندامی خێزانێک بوونە کە کوڕێک و هاوسەرێک و 2 خێزانەکەی و هەروەها خەسووی و 3 مناڵی کەشیان لەگەڵ بووە لە ئەنجامی ڕووداوەکەدا ئافرەتێک لەگەڵ کچەکەی و کچەزاکەی
گیانە دەزااو کە ئافرەتەکە تەمەنی 66 ساڵە و کچەکەی تەمەنی 36 ساڵە و ئەو کەسێک کە نەخۆشەکە بۆ گیان دەزاوە تەمەنی 9 ساڵ بووە. ئێستا داواکاری ئەوەنەوە حکوومەتتی هەرێمی کوردستان یاوە خودت حکوومەتتی عراق لە ڕێی باڵێۆسخانەی یۆناان و حکوومەتتی یۆنانەوە کار ئاسانیان بۆ پێبۆی ئەو تەرمانە و هەروەها ئەو کەسانی کەوا لە ڕووداوەکەیە بە سەلامەتی نەجاتیا بۆ بگەنەوە بە هەرێمی کوردستان و شاری کەرکووار و بە خانەوادەکان.